بحر الدين طلعي دجمن أروخنا تاني عربي بەشی زۆریان پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردووەتەوە. ئەچینە لای بەڕێز مامۆستا مەلا محەممەد ئەمین پێی خۆشە لە خزمەتانە وتەیەکی هەبێت. بەرامبەر بە خەڵکی سڤیل و مەدەنی غەزە پێی هەڵمێ دا ڕزێ هەست و هۆشێ بە ماگر بارانە نەجمێ ئەو مەقدیسیانە نابینن چۆن سنگەنێنە گولەوە. هەر شوێنێک لە هەر جێگەیەکە خەڵکانی ستەم لێکراوە چکۆ میلەتی کورد میلەتێکی ستەمدیدەی و ستەمی لێکراوە هەمیشە هەستی بە ئازاری خەڵکانی ستەم لێکراوەکان کردووە. لەبەرەوە یەکەم هاوخەمی و هاوسۆزیە بۆ برایانمان پاشان ئیدانەکردنی ئەو کارە تیرۆریستیانەیەکەوە ڕژەمی زایۆنیستی دژی مسلمانان و دژی مناڵ و ژن و ئەو کەسانەی کەنەوەی زەڕەیەک ئینسانیتی تیابێ خۆیان بە چای خۆیان ئەو نائینسانیەتە بینین کەوا ڕژەمی زایۆنیستی بەرامبەر ئەرزی فەڵەستینەیەکە. گەرمیانیەکان ئەم جارش دەست پێشخەر بوون وەک هەمیشە و ئەم بۆ گیانی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. چ ئەنتەرێ مەحمەدانی بەسەر هەزاران برینی جەستە و دڵا ڕووی غەزەیەکانەکەین هەست بە ناڕەحەتیەکانیانەکەین. دڵم قاتێ داکەوێ گیانم ئەگاتە گیان الله بەیانیان و ئێواران هەر گۆردومان و مەرباران هەر گۆردومانە و گۆردومان. ڕووداوێکی جەرگ بڕە ڕووداوێکە کە لە مێژوودا وێنەی نەبووە بۆیە ئەوەی کە ئێمە هێناوەتە ئەوێ هاوخەمیمانە قرچەی جەرگمانە بۆیان بڕاستی زۆر زۆر بێتاقەتین. زەید الإسلامکە و خاتی گەورەی خۆی ئینشاءالله. والسلام عليكم ورحمة الله وبركاته. ئەم بۆ گیانی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. شار و شارۆچکە کە ئەم هەڵوێستەی تایەتەوە ڕاستە عەرەب بەرامبەر بەگەلی کورد هەڵوێستی نەبووە یا زۆر کەم بووە بەرامبەری، بەڵام ئێمە لەگەڵ غەزەیە لە زۆر شتایەکە گرینەوە لەگەڵ ئازارەکانەیەکی ئێمە مسلمانانین. قودس یەکەم ڕووکە و قیبلەی مسلمانان بۆ ئێمە مسلمانین بۆیە ئەرکیان لەسەرمانە ئێمە هەڵوێستمانە بێ ئەمش بچووکترین هەڵوێستەکە دەرمان بڕوە بەرامبەر بە ئالی غەزە. ئەمە خوازێ لانی کەمی